لێ ناگەڕێن جێش عێراقی لێ ناگەڕن ئەمە نەتۆی بکەین ناوەی تۆش کرایە ئاوی بدەین ئەو سارەکان دە گوتیان بڕۆم بکەن بەخۆی قاید عملیات گوتێمە بکە کردمان دوایە گوتیان ڕاوەستن بابە تۆمان کردێ مەسرفمان لێ کردێ کاکە لێ بگەڕێن ئاو دێن لێ ناگەڕن هەموو دێن یان بیری دەپسێنن یان فیزەکان دەبان هەمەڕی بەناو عاری دێخێن ئەو بەزمە مالەگە دەکەن دونێ دیلان خان هات شەکۆی عاری خۆمان کرد ئەویش تەلەفۆن لەگە قاید عملیاتی کرد قاید عملیات گوتی سبەینێ قاید فرقەی دەنێرم لەگەر ئامرلیوە گوتی باشە حتا قەنەعاتی نات بە قسەکان تەلەفۆن لەگە مدیر زەراعی سەرگەڕانش کرد گوتی ئەوانە مشکلانێ گوتی نەخێر یەک قڵ مشکلیان نمایە عەقدی عەرەبانیشان نیە عەقدەکانش ئەتفانە بەزۆ عەسکەری لێ ناگەڕنەوە ئیشی لێ بکەن و ئەوە قراری 29 زەراعەش مەوجودە لە زەراعەش هەموو تەلەفۆنیان لەگە کردیە گوتیان کاکە ئەوانە هیچیان لەسە نییە ئەما گەرێ بگەڕن ئەرێ وڵا و ڕزت پێەکەین ئەرێ وڵای ئەگەر عەسکەری نێتن ئەمن بەخۆمە ئاسێ محکەمەم لەسەر دووبەزی بڕگومێتمان بە ئەندام پەرلەمانەکانمانەیە دەنە وەڵی هیچ ومێد کەمان نییە ئەی لە ئەندام پەرلەمانەکان لەسەرمان بەجوابن هەمیان بەبێ فەرق